هاوڕێیان ێژام کاتتان باش چەند تێزێک دەربارەی هزری مرۆڤ بەشی دووەم و دوایین بەش. لە بەشی 106دا چەند تێزێکم دەربارەی هزری مرۆڤ تاوتیۆ کرد. لەم بەشەدا وەک تەواوکاری ئەو چەند تێزێکی دیکە دەربارەی هزری مرۆڤ تاوتیۆ دەکەم. من ڕێبەر فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە، سوپاسیەوە دەکەم کە سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. هەشتم، هەموو تافێک هزرێک لە خۆ دەگرێ و کۆمەڵێک چەمک لە دەوروبەری چەند پرسێکدا کە تایبەتن بەو تافە دەسوڕێنەوە. ئەو پرسانە لە چیەوە سەر هەڵدەدەن و دەبن بە پرسی تاف؟ پرسیارێکی بەجێیە. کۆمەڵی مرۆڤ لە پێشکەوتنی پێداویستی بەردەوامبوونی ژیاندا جاهارچیەک بووە، دەگاتە قۆناغێکی داخرا و ڕوبەڕووی پرسگەلێکی نوێ دەبێتەوە کە پێشتر نمونەیان نەبووە. بەبێ وەڵامدانەوە و چارەسەرکردنیان پێشکەوتن ئەستەم دەبێ. واتە کۆمەڵی مرۆڤ چەق دەبەستێ، ژیان ناتوانێ بەردەوام بێ. مەرج نییە پێداویستی ژیان هەمیشە مادی بێ، دەکرێت دابینکردنی پێداویستێکی ڕۆحی مرۆڤایەتی بێ. وەک ئەو پێشکەوتنەی لە سەرەتای سەدەی 20دا دیمان پێویست بوو گەلێک پرسی زانستی چارەسەر بکرێن. بۆ نمونە فیزیای کوانتەم سەری هەڵدا، تێگەیشتنی مرۆڤ لە زمانی ئاخاوتن گۆڕا، هزری فرۆید بوو بە زانست و زۆر بواری دیکەی ژیان گۆڕا. تەکانێکی بێوێ نەبوو لە پێشخستنی هزر و تەکنەلۆجیدا کە دیارە بەر لە هەموو شتێک تێگەیشتنێکی باشتری مرۆڤ بوو لە بوون، واتە لە خودی خۆی، لە کۆمەڵ، لە سروشت و لە گەردوون. لە مێژووی مرۆڤدا ئەم تافانە مەرج نییە بەدۆ یەکدا هاتبن، بەڵکو تێکەڵ بە یەک بوون و زۆر جاریش ناکۆک بوون. هەروەک پێناسەش نەکراون. بۆ نمونە سەرەتا و کۆتاییان نییە. هەندێکیان کورتخایەن، هەندێک درێژخایەن و هەندێکی دیکەیان لە دێرزەمانەوە دەستیان پێکردو تا ئەمڕۆژ بەردەوامن. بۆ نمونە مرۆڤ چۆن ئەفرێنراوە؟ پرسێکە تا ئەمڕۆ جێی وتووێژە. لە ئەفراندنی مرۆڤدا هەندێک باوەڕی بە گەشەکردنی خۆناغ بەندە، بۆ جۆرەی داروین و وەڵەس ناساندویانە. هەندێکی دیکە باوەڕی بە هێزێکی دەرەکیە وەک ئەفرێنەر، کە ژیان پێش دەکەوێ و زەمینە ئامادە دەبێ بۆ ئاڵنگاری هزری ئەو تافە. کەم کەم هزری نوێجێ دەگرێتەوە. خۆ نابەجێ نییە گەر بۆ چوونێکی هێگڵیمان بۆ گەشەکردن هەبێ. هەموو دەرکەوتەیەک بە ناکۆشی نێو خۆیەوە لەدایک دەبێ و گەشەی پێدەکات بۆ دەرکەوتەیەکی نوێ. ئیدی بۆ جۆرە ژیان بەردەوام دەبێ. بۆ نمونە کە ئێمە لەدایک دەبین، مەرجی خۆمان لە نێودایە. هەڵبەت گەشەکردنی سروشت، مرۆڤ یان هزر ڕێچکەیەکی پلانکراوی نییە، واتە تیلیۆلۆجی نییە گەر بە زمانی فەلسەفە بڵین، وەک ئەوەی هەیگڵ و مارکس یان ئاینی ئیبراهیمی پێشنیاریان کردووە. زۆر جار گۆڕینی هزری تاف خوێناویە و تونند و تیژە. تافێکی هزر دەکرێت ئەنجامی جەنگ بوو بێ یان هۆکاری جەنگ بوو بێ. مرۆڤ لە هەموو تافێکی مێژوودا بە چاویلکەیەک سەیری دەری خۆی، واتە بوون دەکات. خۆگەر کەسێک یان گروپێک توانیان لەوە زیاتر ببینن کە چاویلکەی تاف دەیبینێ، ئەوە ئەوان دەبنە ڕەچەشکێن. چاویلکەی تاف هەرچەندە فلتەرە، لە دەرەوەی مرۆڤ ئەقلی بە شتێکی دیکە ناشکێ، بەڵام هەموو ئەو زانینە دەبەخشێ کە مرۆڤ تا خاڵێک لە مێژوو بۆ ئەو کۆمەڵگەی دەستەبەر کردووە. ناتوانین و نازانین لە دەرەوەی ئەو زانینە بڕوانین و ببینین. بۆ چاویلکەیەوە لەدایک دەبین و بە پێی کۆششمان ڕۆشنی دەکەینەوە. هەڵبەت هەرگیز لە چاومان ناکرێتەوە. نابەجێ نییە گەر تێگەیشتنێکی کانتیمان هەبێ لە بوون. ئێمە هەرگیز لە بوون تێناگەین، بەڵکو دەتوانین مۆدیلی زانستی دابڕێژین بۆ ڕۆشنکردنەوەی هەندێک لایەنی، واتە هەرچیک ئێمە دەیزانین لە مۆدیلی زانستیەوە هێناومانە. بەڵام ئەمانە بەردەوام دەگۆڕێن، گەشەیان پێدەکری و بینایان لەسەر دەکرێ. گۆڕانی ئەقلی مرۆڤ هێزگار گەورەیە و بەردەوامیشە. ئەمە تەنیا بۆ دنیای مادی ڕاز نییە، بەڵکو دنیای ڕۆحیش بەردەوام دەگۆڕێ. ئەو هەموو لێکدانەوەی بۆ باوەڕی ئاینی کراوە کۆششن بۆ ئەوەی ئەم باوەڕانە هاوچەرخ بن و بۆ هەموو دەمێک بگونجێن. هەڵبەت زانست
گرفتی باوەڕی ئاینی نییە کە کۆمەڵێک بنەمایدا ڕێژراوی هەبێ و نەکرێ لێیان لا بدرێ. زانست لە هەموو ڕوویەکەوە بەردەوام دەگۆڕێ و خۆی نوێ دەکاتەوە. نۆیەم، بنەچەی تاوتوێکردن تێگەیشتنە لە بابەت. هەندێک بابەت ئاڵۆزن، دەبێت لە چەند لایەکەوە لیان نزیک بینەوە و لە پەیوەندی لەگەڵ دەوروبەردا تیان بڕوانین. بۆ نمونە بابەت هەیە ڕەهەندی مێژووی، فەلسەفی، زانستی، مۆراڵی و زۆری دیکەی هەیە کە دەکرێت هەر پسپۆڕە و لە دیدی خۆیەوە تێی بڕوانێ. هەندێک بابەت نەرمۆکەن و هەندێک ڕق و تەق. لە یەکەمیان تەنیا دەتوانین بۆ چوونی خۆمان بدەین و دەرفەتی داڕشتنی مۆدیلی جیاواز گەلێک زۆرن. بۆ نمونە تێگەیشتن لە بابەتێکی ئاڵۆزی وەک بەهای مرۆڤایەتی، جوانی، خۆشەویستی، هونەر، داهێنان یان نامۆبوون دەکرێت بە تێگەیشتنێکی نەرمۆکە ئەژمار بکرێ کە بە بەرجەستەکردنی بنەمای زانستی هەمەجۆر دەگەینە تێگەیشتنی جیاواز. ئەم چەمکانە لە فەلسەفەی خۆرئاوادا لە یۆنانەوە داکەوتون و ئەفلاتون لە ڕێی سوکراتی مامۆستایەوە تاوەتویان دەکات. هەتا ئەمڕۆژ ئەو توێژە هەرڕاوەستاوە. هەرچی تێگەیشتنە لە مادەیەکی سروشت وەک ئاو، بەرد، مس زۆری دیکە ڕەنگە بە تێگەیشتنێکی ڕق و تەق حساب بکرێ، چونکە دەکرێت لە سەریتە بابین بنەمای زانستی هەن کە دەمانگەێنە تێگەیشتنێکی دیاریکراو. هەڵبەت تێگەیشتنمان بەردەوام دەگۆڕێت. دەیەم، لە خوێندنی فەلسەفەدا پێویستە هەمە قڵمان بکەینەوە هەم سەرکەش بین، لە هەزری زاڵ و بڵاوی ئەو دەوروبەرە دەربچین کە تێیدا پەروەردە بووین. ڕەنگە ئەمە بە نمونەیەک ڕوونتر بکرێتەوە. لای ئێمە لە خۆرهەڵاتی نێوین تەنیا یەک جۆر خودا یانە فرێنەر دناسین. لەمە تێپەڕ بێ بە هەڕەشە لە بەهامانی دەبینین. هەڵبەت گەر ئامادە نەبین دەربارەی سەدان بگرە هەزاران جۆری دیکە لە خودا یانە فرێنەر ببیستین، ئەقڵمان ناکرێتەوە. وەک ئەوە وایە چاومان دابخین و بڵین دنیا تاریکە، هەڵبەت ژیان لەوە زۆر ئاڵۆزترە. قوڵبوونەوە لە فەلسەفەدا تەنیا ئەقڵکرانەوەی پێویست نییە، بە جەرگیش دەخوازێ. ئایا ئێمە ئامادەین لە کللتورێک بینە دەرەوە کە سەدان و هەزاران ساڵە ئەقڵی خەڵکی تەنیوە؟ چەمکێ لە کۆمەڵ دانیشتووە و بەلافاوی ڕاناماڵڕێ. ئایا ئێمە ئامادەین بیکڕێدین؟ خوێندنی فەلسەفە هەر خۆی هاتنە دەرەوەیە لە ئەقڵێتی ناوچە و ڕزگار بوونە لە ناوچەگەرێتی، یەکەم لە ئەقڵدا، دواتر لە گوتار و ڕەوتاردا. خۆ ڕەنگە هەر لەبەر ئەمەش بێ فەلسەفە لە زۆر وڵاتی جیهاندا ناخوێنرێ. خوێندنی فەلسەفە ڕوبەڕووبوونەوەی ئەقڵی چەقبەستووی ناوچەگەریە کە دیارە لە بەرژەوەندی زۆر لایەن نییە. هیچ هزرێک، چەمکێک، جێیەک، کەسێک تا دوایی پیرۆز نییە. هەموو ئاوەڵان بۆ ڕەخنە لێگرتن. گەرم بنەمایە بەرجەستە نەکەین، دوا دەکەوین و دەکەوینە ژێر پەیداگیرکردنەوە. چێژ لە ژیان نابینین. پیرۆزکردن گرفتێکی گەورەی هەندێک کۆمەڵن، بە تایبەتیش خۆرهەڵات. کللتورێک دامەزراوە بنەمای مێژوویی هەیە کە ڕەخنەگرتنی لە هەندێک کەس شت یان هزر هەرام کردووە. ئەمانە پیرۆز کراون و بەبت کراون. ئەم بنەما کللتوری و هزرەی خۆرهەڵات کەڵکی زۆری بەدەسەڵات، حیزب و ئایدۆلۆژی گەیاندووە و هاوکات زەرمەندی کردوین. پاساوی کللتوری و مێژووی داونەتێ کە بەهای چەوسانەوەی نەیاران و مانەوەی خۆیان پیرۆز بکەن. پیرۆزکردن دژمنی پێشکەوتن و خەمڵینی کۆمەڵە. بگەڕێ بزانە چۆن وێنەی سەرۆک لە خۆرهەڵاتدا سروشت و ئەقڵی بۆگەن کردووە. سەدان و هەزاران بیرمەندی مەزن بە درێژی مێژوو کوژراون لەلایەن دەسەڵاتی نێوڕژێم و لەلایەن خەڵکی نەزانی کاریگەر بە کللتوری باوەوە. یازدەیەم، ڕاستە مێژووی مرۆڤ هێندەی مێژووی سروشت کۆن نییە. هەڵبەت مرۆڤ وەک بەشێک لە سروشت گەشەی کردووە و ناکرێ خۆی لە دەری مێژوو ببینێ. جا مێژووی سروشت مرۆڤ یان هەزر بووە. گەر باوەڕمان بۆ بێ کە مرۆڤ وەک ئەوەی ئێستا هەیە لەسەر زەمین نیشتوتەوە و لە گەشەکردنی قۆناغ بەندەوە سەری هەڵنەداوە، تێگەیشتنمان لە بوون زۆر سنووردار دەبێ. مرۆڤ بەشێکی دانەبراوە لە بوون. ئەقڵی مرۆڤ تەنیا لە ڕێی هەستیەوە، واتە دیتن، بۆن، بیستن، تام، بەرکەوتن بوون لێک ناداتەوە
بەڵکو ئەقڵ مۆدیلی بوونی تێدایە و هەستمان تەنیا بروسکە بە ئەقڵ ڕادەگەیەنێ تا بزانێ لە دەوروبەری ڕاستەوخۆی خوددا چ دەگوزەرێ. ئەو دەم ئەقڵ دەزانێت چۆن مامەڵە لە تەک دەوروبەردا بکات. بگرە زۆر جار ئەقڵ هەستێک ڕاست دەکاتەوە بەگوێی ناکات. بۆ نمونە هەستی دیتن وا دەزانێت کە خۆر لە دەوری زەمین دەگەڕێ. ئەوەی کە زانیاری دروستمان پێدەدات ئەقڵە، زەمین لە دەوری خۆر دەگەڕێ. 12. هیچ هزرێک نییە لە دەری ئەقڵی مرۆڤەوە ئەفرێنرابێ، هەمویان زێدەی ئەقڵی مرۆڤن. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.